خۆیان بمان پارێزی لە گوناه و تاوان ئینشاءالله گەنجەکانمان بپارێزی دایکان و خوشکانمان بپارێزی لەو ڕۆژەیەدا تووشی بێشەرعی نەبن تووشی سفوری و بێبەندوبایی و گوناه و تاوان نەبن بزانن کە مسلمانن ئاگایان لە دین و ئیمانی خۆیان بێت گەنجەکانمان بپارێزی یا ڕەبی خۆیان بەشداری لە شوێنێک نەکەن لە کارێکدا نەکەن کە کارێکی بێشەرعیە و کارێکە کە ئینسان تووشی گوناه و تاوان دەکات خوایە هەروەکو چۆن ئەو بەهارەت ڕازاندۆتەوە ئەو دنیا و بوونەوەرەت ڕازاندۆتەوە دڵ و دەرونی ئێمەش بە نووری ئیمان و ئیسلامەتی بڕازێنیەوە ئینشاءالله خوایە چۆن ئەو بەهارە هێناوتە پێشەوە دڵیشمان بەهۆی نووری ئیمانەوە بەهاری تێدا بێت بەهاری دڵمان بکەی ئەو قورئانە پیرۆزە و ئەو دین و ئیمانە لە دڵماندا زیندووکەیەوە بە نووری ئیمان ئینشاءالله دڵمان زیندووکەیەوە یا ڕەبی خوایە دوعا دەکەین لەو بەهارەیدا دڵمان خۆشکە ئینشاءالله یا ڕەبی خۆیان هەر کەسێک خەم و خەفەتێکی هەیە ئێمە لێرەوە دوعا دەکەین ئالە و بەهارەیدا دەروی خێری لێ بکەیەوە و دڵی خۆش بە ئینشاءالله یا ڕەبی خۆیان دڵمان خۆشکەی بەختەوەری دنیا و قیامەتمان بکەی هەر کەسێک ناخۆشی و ناڕەحەتی و دڵتوندی و خەم و خەفەتێکی هەیە لەو بەهارەیدا ئینشاءالله دەروی خێری لێ بکەیەوە لەسەری لا بدەی هەر کەسێک قەرزێکی لەسرە بۆی بدەیەوە دڵی خۆشکەی ئالە و بەهارەیدا هەر کەسێک ناڕەحەتە یا ڕەبی خۆیان دەروی خێری خۆتمان لێ بکەیەوە چۆن ئەو بەهارەت بۆ ڕازاندوویەوە بۆ ڕازاندووینەتەوە دڵ و دەرونیشمان بە نووری ئیمان و ئیسلامەتی بڕازێنیەوە و عاقبەت خێری دنیا و قیامەتمان بکەی بمان پارێزی لە گوناه و تاوان ئینشاءالله هەموو لایەکمان پارێزراوکەی آمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته.